سلێمان هەڵشۆیی لە پشدەر نابڕێت. بە ناوی کارگەی مسەوە پارێکی زۆری هاوڵاتیانی بردووە. هەموو ساڵێک ڕووداوێکی هاوشێوەی ڕووداوەکەی سلێمان هەڵشۆی دووبارە دەبێتەوە. ساڵ نییە کۆمەڵێک هاوڵاتی نێنە بەرشاشی کامێرەی میدیاکان و باز لەوە نەکەن کە بڕێک پاریان بە ناوی پرۆژە و قازانجی زۆرەوە لەلایەن هاوڵاتیەکەوە خوراوە. ماوەی چەند ڕۆژەکە کۆمەڵێک هاوڵاتی کە پاریان داوە بە کەسێک بۆ دروستکردنی کارگەیەکی مزل لە قەزای پشدەر سکاڵیان لەسەر هاوڵاتیەکە تۆمار کردووە کە بە محەممەد دیسکۆ ناسراوە و باز لەوە دەکەن کە پارەکەیان ناداتەوە و هەریەکە و بە بڕێکی جیاواز پارەیان پێداوە. یەکێک لەو هاوڵاتیانە کە بڕی 16 دەفتەر دۆلاری داوە بۆ کەسە دەڵێت کارگەی تواندنەوەی مەسی لە پشتی قەڵات زێدا مەزراندووە و بەڕێک پارەی لێ وەرگرتین و بڕیار بوو لە 21 2025 پارەکەمان بۆ بگەڕێنێتەوە، بەڵام تا ئێستا پارەکەی نەداوەتەوە و بەو هۆیەوە ئێمەش سکاڵەمان لە دادگای بەرەی قەڵات زێ تۆمار کردووە و بڕیاری دادگا لە بەرژەوەندی ئێمە دەرچووە و فەرمانی گرتنی بۆ دەرکراوە. باس لەوەش دەکات کە کەسێکی دیکە بڕی 33 دەفتەر دۆلاری پێداوە و ژنێکیش بەبێ ئەو خەرجیانی کە کردوێتی بڕی 28 ملیۆن دیناری پێداوە و ئێستا بە هۆکاری ئەوەی سکاڵیان لەسەر تۆمار کردووە پارەکەیان ناداتەوە. ئەو لە پشتی قەڵات زێ کارگێکی تواندنەوەی مسی داناوە، بەڵام بەبێ مۆڵەت ئەو کاری کردووە و لەو کاتەی ویستوەتی دەست بەکار بکات ڕێگری لێکراوە و بەو هۆیەوە پارەی ئەم هاوڵاتیانە ناداتەوە. ئەم ڕووداوە هاوشێوەی ڕووداوەکەی ساڵی 2020 کە کەسێک بە ناوی سلێمان هەڵشۆیی کە خۆی وەک بازرگان ناساندبوو پارێکی زۆری لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین لەلا بوو، بەڵام دواتر مایە پۆستبوونی خۆی ڕاگەیاند. بەو هۆیەوە خەڵک چوونە سەر ماڵەکەی و دواتر لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا، دوای زیاتر لە ساڵێک زیندانی بە کەفالەتی 160 ملیۆن دینار ئازاد کرا.